پێشکەوتن و بەهێزبوونی هەر سیستەمێک لە بەهێزی ئۆپۆزیسیۆنەکەیدایە لە وڵاتانی سیستەمی سیاسی پێشکەوتوو حکوومەت ئەو پەڕی خزمەت دەکات تا ئۆپۆزیسیۆن دەنگی بەرز نەبێت و بواری ڕەخنەی نەمێنێت بەڵام لە هەرێمی کوردستاندا هەموو ئەو شتانە پێچەوانەیە. لە سەردۆخی ئۆپۆزیسیۆن بوون لە هەرێمی کوردستان بەشێک لە چاودێران ڕایانوایە دەبێت لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئامانجیان یەک بخەن و بەیەکەوە هەنگاو بنێن. بزوتنەوەی گۆڕانیش کە پێشتر ئۆپۆزیسیۆن بووە و ئێستا لا دەسەڵاتدایە پێی وایە بوونی ئۆپۆزیسیۆن سیستەمێکی سیاسی دیموکراسی بەرهەم دەهێنێت و دەرخەری حکومڕانیەکی تەندروستە. هیچ دەکەین بۆی سیستەمێکی نیشتیمانی دیموکراتیمان هەبێ و ئۆپۆزیسیۆن تێیدا دەرخەری ئەوە دەبی کە سیستەمێکی تەندروستمان هەیە و ئەوان لە چوارچێوەی بەرنامەی خۆیان سیاسەتی خۆیان متمانەیە کە لە خەڵکیان وەگرتیە پێویستە دیفاع لە بەرنامەی خۆیان بکەن و هێزی با بڵین ئەلتەرناتیفیان هەبێ بۆ ئەو دەسەڵاتەی بۆ ئەوی متمانەی خەڵکی خۆیان بپارێزن و ئیش بکەن بەوەی کە چاودێرێکەیە ڕقابەیەکەیە بەسەر ئەو دەسەڵاتە کە ئۆپۆزیسیۆنەکە بەرنامەیەکی جیاوازی هەیە بۆ بەڕێبردنی وڵاتەکە. چاودێرێکی سیاسی پێوایە لە ئێستادا بەهۆی بۆچوونی جیاواز و نەبوونی ستراتیژی لا کارکردندا ڕۆڵی ئۆپۆزیسیۆن بێهێز بووە. هۆکارەکەشی بۆ ئەوە دەجێڕێتەوە بەشێک لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن خەریکە ئامانجە گەورەکان دەکەنە قوربانی هەڵوێستی لاوەکی و مزایەدا بەسەر خەڵکەوە. توانای بەیەکەوە ژیانیان هەبێت، توانای بەیەکەوە گفتوگۆکردنیان هەبێت، توانای دروستکردنی چوارچەوەی هەڵبەشیان هەبێ، ئەنجا هەموو تواناکانیان بۆ شتە ڕۆژانەیەکان سەرف نەکەن. هەندێکی ئاراستەکەن بۆ دروستکردنی چوارچێوەی قانونی و دەستوری و دامەزراوی لە هەرێمی کوردستانە. ئەم هەرێمە کوردستانە دەستورێکی هەبێ یەکگرتوو بێ، ئەم دابەشبوونە کۆتایی پێبێ، وردە وردە یاساکانی گەمەکردنی سیاسی بۆ جۆرە بێ کە بتوانێت تەحملی ئۆپۆزیسیۆن بێکی بەهێز بکە و ئۆپۆزیسیۆنش لە ڕاستیان مافێک بێ لە مافەکانی وڵاتەکە. لە ئێستای هەرێمی کوردستاندا تێبینین لەسەر ئەدای ئۆپۆزیسیۆن هەیە بەو پێی کاریگەری لەسەر هەردوو ئاستی جەماوەری و سیاسی لاواز بووە. لە بەرامبەردا بەشێک لە چاودێران پێیان وایە نەبوونی یەک هەڵوێستی و ئامانجی هاوبەش و دوور لە مزایەدا هۆکاری سەرەکی ئەو لاوازیەیە لە ڕۆڵی لایەنەکانی ئۆپۆزیسیۆندا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.